دم باش بینرین هجا جارا کدن بخیراتنا و دکم دخلک که نو جبرنامه هفت رنگ هیویدارم گو تندرستیا و توا باش به و جارا کدن به هفدوره ام دچن گرکی دناف بخچی چاندو هنرا رنگین ام برنامه خو جباجار سلیمانی دست بیدکن و ده هنرمنده کی کرد ناوی آلان ل جیه کی پیشنگه کل دار خستیه گو او بره جیه ام بیجن قهوه خانه یک بو گو هنرا خو پیشکش دکه و دخوازه گو وی هنری بخلکی رجی بار وکه کاب هفدوره راپورتا ریباز مجید بنرم به چاوا او هنر بریوتش هەموو ڕۆژێک لەگەڵ کردنەوەی ماڵە هونەریەکەیدا لەلایەکەوە قاوە ئامادە دەکات بۆ میوانەکانی و لەلایەکی تریشەوە فڵچەیەک هەڵدەگرێت و بە تێکەڵکردنی ڕەنگەکان دەست دەکات بە وێنەکێشان. ئالان وێنەکێشێکی شاری سلێمانی و خاوەنی ماڵی هونەری پیکاسۆیە کە وەکو قاوەخانەیەک خزمەت بە میوانەکانی دەکات. ڕووی ناوەوەی ماڵی هونەری پیکاسۆ بە کارە هونەریەکانی ئالان ڕازێنراوەتەوە. زیاتریش لەسەر هەموو ستایلەکانەکەم. هیچ لەسەر ڕەنگەکانەکەم بۆچی لەبەرەو کەسانی کە هێنە سەردانی ئێرە ئەوانەی کە هێنێرە هەمووی خەڵکی جیاوازن بە تەمەنی تایە تەمەنی کەمی تایە ژنی تایە پیاوی تایە مناڵی تایە چکە هونەر ملکی تاکە کەسێک نییە بۆ تەنیا کەسێک یا بۆ تەنیا تەمەنێک هەر هەموو کەسێک مافیوەیە کە ببینێت. ئالان پێی خۆشە بینێت بەرکەوتنی ڕاستەوخۆ و ڕۆژانەی هەبێت لەگەڵ کارە هونەریەکانیدا وەک لەوەی لە پێشەنگایەکی کورد بەودادا نمایش بکرێن. من ئەبایە کارێکشم بکردایە لەگەڵیشان بەردەوامیش بمایە لە هونەرەکەم. دووش کە بیرم نێکردەوە پێم خۆش بوو ئەو کارانێکی کەم ڕاستەوخۆ بینەر بیبینێ خۆشترە ئەوانەی کە کەسانێکی هەن سەردان دەکەن جۆرا و جۆرن لە نزیکترەوە بیبینێ خۆشترە چکە ئێمە بڵێن وەکو کورد کۆمەلگای کوردی چاوێکی باشەیە گوێیەکی باشەیە باشە بەڵام کە تۆ پیشانیان نەی دڕایەکان لە یەکتر جیا بکەنەوە ئەوانیشی گوناهێکیان نیە. بەشێکی بەرچاو لە تابلۆکانی هونەرمەند فیگەری ژنی تێدایە ئەویش بۆ سەرسامی ئەو دەگەڕێتەوە بۆ جیاوازی تێگەشتن و حەزەکانیان. بینینی ڕەگەزی مینە بۆ هەموو شتێک زۆر جیاوازە بیرکردنەوەیان جیاوازە بۆ چوونیان جیاوازە هەموو کارکتەرەکانیان هەمووی جیاوازترەدا لە بڵێن لە ڕەگەزی نێرینە بەشێکی سەرەکیشن لە ژیانی مرۆڤاتی پێگەنەرێکی سەرەکین لە ژیانی مرۆڤاتی ئەو زیاتر لە ئەو ڕەنگانی کە دروست کراوە هەر بە بڵێن بە ئێستاشەوە کە بەکارێنێ زیاتر ژن ڕنگ زۆر بەکارێنێ. ئالان لە ئێستادا بەشێکی بیرۆکەی کارە هونەریەکانی لە گفتوگۆی ڕۆژانەی لەگەڵ میوانەکانیدا وەردەگرێت و دواتریش هەر لە ماڵە هونەریەکەدا دەیان کاتەکاری هونەری. ڕێباز مەجید دەنگی ئەمریکا سلێمانی. بنەرین هێژا هونەرا شێوەکاری کارێکی نائاسان ڕاستی بە تایبەتیش بۆ civaka Kurdî û heger em bêjin ew kesê hunermend ku jinek bêj nav vê civata han derkeve û karibe hêdî jiyana xwe ava bike û şêwazekî taybet bi xwe çêbike wek hunermend Zara Serdeşt got ji qamişt û hetanî Swêdê de rêk dûm û dirêj dikarî bû ciyê xwe di nav hunera şêwekarî de bigire û li Swêdê niha karê xwe li pêşkêşî xelkê dike û di nav gelek xelkê dinê jî hunermendê dinê jî karî bû ciyê xwe bigire. Bi hevdûre em li karê wê binerin kanî serbora wê di hunerê de çawayê niha jî Zara mêvana me ye. Zariya Xan gelek spas bo beşdarîbûna te bername heft reng. سپاس خۆش یاهلن ساوێ براستیە دixwazim wilo çîroka te ya wek hunermendeke Kurd wek jinekî got bi salat heqasî te ev riya hunerê girtî heyanî ana şêwekarî û tu tiştê xwe jî diguherînî stylê xwe şêwaza xwe te guhertiyê te ji Sûrî dest pê kir û heyanî Swêdê jî tu berdewamê
تدفجي برنداي تشيروكاوي تشي هاجر امبيجن جبو جنكي براسي جبو يعني جبو هنرا شوكاري هنكي زحمتي هي جو يك كار بجيانا خويان بير بردوام بك تشاوكاري بولو تبخور هلجري ودناف مالي دي سفري دي امبيجن دوربوني دي وتهشتي يعني انا وقنا اصنامي كي اشتري بلي تزاني وقتاقو وقت بي دس بكام دنيا ناس كر مرسم بيش ياخديت يعني بعضهم رسام فوقتي يعني تشتي هري بشي ايقوتي بيرام الوان وشغلي وقت درسمان فام اولام خدي مجي دس بكر مدي انه او سحر وقت يقولوا تراجوي قلمي وتشكي نحكيت يعني تبوا الوانات او حالتا ولو خلق فأب إحساس بأول اكتشاف بجمر وقتي أسبشوك ومخل ورديت يعني بشتوي يعني دريا مدرسير دمالد ما يعني أفري ما بيش ياخديت مش غني بينديت وقت يعني وقت بريارك بمستند هين أسبشوكو خلاص ما بيش ياخو أف هدف ديت وأس بدويد مشيام نرحت يعني بشكريات جمالي از خوازم بيجم مال بشتا تبون يعني وان بشكريات كري حياغو تقاريبو غافي خوي بيش بافيجي بلي هلبت از يعني وقت بجمالك هاتم ثقافيا منفتح بو سر قلك آليا كالكيم سياسي بو يازد صالات حبسيد ما دماليد وقت بمكتباك مزنها بو أف مكتبة جيل بشتي جيل كتاب هشتمون يعني شكالكي بابيم وكالكي مدكيوا كتابي قدابونها في مكتبة مجي هبو فرياسة ثقافتي وفن من المال ديت أفهشت وقت ب محملاتي أساسي إيجو هشتن جمع أفتكوينا ثقافي تشب المالي هبو مواد وماتريال وإمكانيات هون إنه أساسات جمع تكوين ببن بلي حياة أنا أزبين مبابي ما مستيمني أولي يعني بلي بلي لك إسلافي ما يجير قال لك سباس جير جو يعني هنرمندك وقت تولو بشكرياوي دكي والباشوي يبراستي جو أو تشتكي خوش مرة ببينه دناف جواتي ده بشكريا جنيبه بيك وآدني جي هنرا شيوكاري براسي دناف جواتا كرداده جده 1050 باور دكم تل سويدي دجي تاتي سويدي و لويدة تجيانا خبر دوام دك اللي وقت مقوت يعني بيشي دي قوته هنر برنداي تكاري خواه هر بردوام دك بشتاري چالاكي دبي اف دوربونا جواليت قوت دناف جواتا كي دبو دروبريته حواليته هنرمند جواتا هنرمندا جواتا كردي تشيو جيكي نها جاليه كولتوري و هنري و دانو سندني و تفده جدایی تچاوا قریبو ریا خو بردوام بکه باندور چ قسلت بوی لکارت الشخصياتاته راست انا يعني وقتا از سوري بوم از نگام براستي تكفم قال كينا جواتا وقتي ام بحساب فن بك جبرغو باجان كي بشوكك قام شلو من الحسيت جاخون براستي مع هدارس المخوند ويجاخي وقت بي طموحي مهبو انه وك أي شخص تخوازه ريافن بستين هذا درباسي كل يافنون جميلة لتزانل سوريا دوي واسطات بن إلى آخره فريا خونا أو أقول تجي حستك بردا دقرن لو ما يعني أفريا أقول متاح بويتش أخي مع هدارة سنبو براستي ولور مع مستوى وفنان يعني الويد دا سبيكر وقت بلقاء أول بفناني تشكيلي بون إيجو حياة أنا يعني هنا نجي هنا از وقت على تواصل مباريك جي مع مستعم وجدان ديركي يعني حيانا الفيدي السويدجي ما أمدي سام كان فالفيدي سبيك بو إنه تتيك أبناب جواتا فنانة بشترى يعني وقت أقولش ده 1050 تقريبا السويدم الفيجيتي وقتي ولات كينات دسبي بك بشي 80 فير يعني بري هر تشتي حياة جيانا فرت سيستما فرت بصدر باست بيت وقت خمريتي أي شخص هر ولات كينه 5 سال جيرتوي قال لك سباس راستي سباسياتتكم هنرمنداشي وكار زاريا زردش سيرفي درفتي ترشاد سباس خوش
ناجی امبری خودن باجار موصلی اف باجار گو گلکی ناسکریه ببو هلینا داعش نها هدیدی جیان لیفت گره نرمند محمد خضر گنجکه لموصلی دجی ببسمار و بطا تابلوین گلکی بالکش چیدکه کوا عمر سردانا ویکر و اف راپورت جمره آماده کریه. هنرکی جواز و سرنج راکش درست کرنا تابلویان به بزمار و درزی هرچند دمکی زور دویتن حتی تابلویک بهت آماده کرن لی کارکی بالکش و هر دم داخازی لسر هیه. محمد خوندکارکی زانینگه ها موصله پتریا دمین خواه به درست کرنا اوان تابلویان ود بورینیتن بزمار لید دتن و دویف دا درزیان دورت آلینیتن. هر چند اوان نکارکی آسانه لی اف خورته حست کتن به ریکا اوی هنری شیمپنجن خواه دیار کتن بو خلکی کوشیان باش هنه. من حس کرد که خود دیار بکم بریکا اوی هنری جبر کو گلک هنه تابلویا دروست کرن برنگین زیتی و داری لوما من حس کرد اف بردوام بم لسرکاری و نگرتن ببزمار و درزیان. امیدا من اوا از بریکا اوی هنری گامه هفی و امیدین خو و بگامه آستکی هر باشی و نگرن بزمار و درزیان. زوربی تابلوین محمدی لسر ناوین خدای نو هر وصا لسر کساتیم برنیاسن لسر آست جیهانه لوما دمه وینه کرنا اوی راپورته دا او مجیلی درست کرنا وین ستیرا اسمان سترانا عربي فيروزه بو. بعد ان شفت منها قبول من العالم پشتی وسا بو من دیار بو اف هنر جلای خلکی و هاتیه ورگرتنو لجموان تشتکی بالکش بو من دست پیکر خوا پیش بخمو دست به وین کردنا کسایتین برناس کر وکو کسایتین جیوارای و فیروزه. ماوی 4 سالانه اف گنجه مجیلی اوی هنر جوازه و حتی نوکب دهان تابلو درست کرینو زیدتری 20 تابلو فروتینو هر وصا بجداری ده چندین پیشانگه هاندا کریه لسر آست عراقه. خرجین هر تابلویه که ناگهنه 5000 دینارین عراقی بله زحمت و ماندیبونکا اگجار زور تیدایه. کاوا عمر دنگ امریکا موصل. کاوا دور ام سریکی باویجن آلیه کوبانی اف باجاری و کندزانن گوشرکی گران لی بویه لی جیان و کندبینن گو جیان لوان باجارا هدیدی ودگره هنرمند زکور آتاش گو کاری دستاد که کاری تختاد که لبوان تختانا تشنگلکی بالکش چیده که وقت پیکرا وقت تشتی مالی چیده که محمود بالی پیامنیر ما لکوبانی سردانا ویکر و اف راپورت بمره بارفکری. به تمنکی چوک کار سازکرنا تختان جباوی خوا ورگرتیه. زکور آتاش یه 27 سالی جنفش سیامین جمالبات آخوا گو کار سازکرنا تختان لباجار کوبانی دکه. پشتی جدبستان دور کت او لگل باوی خوا دوی دکانه دا کار دکر. و جچوکانی خدا به تختان جخورا لیستوک ساز دکرن. به درباسبونا روج و سالان افریناری خوا بردوام کر و تاوی گو دکان باوی خوا به ریوا دبه لید دمین خوین والا دا او پارچه ان ساز دکه گو لپاشونا کار خوا باخچه یک آوا کریه و به پارچه این تخت و داران خملاندیه. که چوک بون ما تخت به هفداد کرن ما میدالی چی دکرن برای میدالی شکلی تارا ما ورگا تخت نه چوچک چیت کرد بینی دلکان ما وی شکلی ما برای چیت کردن دورا ما هدا کم کن که بونه معلم هم هو بون سر آلیات تا بشغلن ما را بود تشنادن پیش خستن رابو ما تشتی حدیث چی کردن ما تشتی مناظر نه خاشک چی کردن پرانی جینها پر مناظر توراسی کردن از چی دکمان. زکور گو تا نها به دهان پارچه ساز کرنه دبیجه. گو او بیتر گرینگیه ده ساز کرنه پارچه این گلری و کفنه شوپی. جبرگو لگور وی پیشکتنا تکنولوژی هر وها روشا شر کفنه شوپی بوان بیرکرن دانه. لوما او دخازه دریا دار و تختان وان سردمان بینه پیش جاوان. توراسی کفن نظامش خارا تشتی کفن بخاشن هم دخازن تشتی کفن جیوه گره.
ما رابو في حربي هم حر تشبير كرندان تشتي كافنجي برخاشة تشتي يعني قال كيما باوي ما تم تشتي كافن داد شغليان مران بذكرني مران تشيكي تشتي از بخو متعلق برخاشك جيد بينم داستنگی ما رأيه پرتشنا ام دخوازن لوی داره چیکن ام نکنن آلیات تکیم نها مسئله از پر مراقم سر حفر هی یعنی تشتی کفن حفر دستان حفر دکرن ادخوازم ناوی چیکم آلیات خال جمع تنه تشتی ام دخوازن ام هیل باکرجی دواسینن کسی کود لوی تشتی فهم بکیج مروی نتنه جبلی سازکرنا پارچه این کفنار و این خملاندنه زکور آلاوین کفن جی کوم دکه و لجم خواه پاریزه و دیار دکه گو بوی آوایی او جیانا باوپیری خواه جیان دکه و هیوی دکه گو جبو وی درفت وره آوا کرن گو کارگه که تایبت به چیکرنا پارچه این تختان وکه و پیشنگه که دنافچه باجیر دا آوا بکه محمود بالی دنگ امریکا کوبانی تحسين آي تكين تختوري دراناي لواني لبلي اف جاميري هان دريا خباتين خواه تايبت حسكرنا خوش هنري كاري بوبوه برودسيري سي كورت فيلمان و ناوي وي ايدي دنا فستيوالا دهات ديار كرين او جي تشتكي بالكيش كاب هفدور لرابورت عارف أصلان تماشا بكن تحسين آي تكين دكتوري ددانايا و اف دمك دريجه لواني وي كاري ديكه لوی دناوا سالا 2020 دا وک در هنر سه کورت فیلمان دناوا مهریجان ناونتوی دا ناو خدای بیستن. فیلم آویا بناوی لیستوک جالی 5 فستیوالین لامریکا، انگلتره و اردن و هاتن عجباندن و دناوا فیلم سرکفتی دا جه خو گرتیه. دیسا فیلم آیتکینا بناوی چیروکا دارا بیفقی جی د مهریجانک ایالتا نیوجورسی امریکای دا بویه فینالیست. فیلم آویا هری داوی آوازا چمک زوها جی لفستیوالک انگلتره دناوا لیستین فیلم سرکفتی دا جه گرته بو. مجی آی تکیم پرسی گلو او وک دکتورک چاوا بریارا کشاندنا فیلمان دان. اصل yani niyetamın pürtüknüvü sandım bu. Fakat mezende mesela ambejin yeki Japon pürtüknüvü sibit belki 6 سال باشه میخوانده bit. Fakat yeki Japon, anca yeki Çinli, yeki Rus filmeki mesela çeşidin او mesajı atışım heki de bibinem. Berhende film sazı bu çende mesela mesajı mero daha zütür bete dünyaya geçti dünya berhende az haska filma keşim. Her se filmin Aytekinji de demekin da jali hejmarek mihrican navnetivi ve hatına kabul kirin. Aytekin dibêje ku min hêvî nedikir encamek wiha dest bixim. بله رحمه ده هنده تشت هبین عالی معنایی ده از دم داخمه آشکار بچم فقط من زانی هنده در وجه فستیوالا دات قبول بیت قبول کردن آج بمیت فیناله من قدر باور ند کی راستی. و خبرجی ساده دانشی ساده پاشه بی اینم چون گفته ده Aytekin de zanin ku ew dixwaze biriya sînemayê rastî û kêmasiyên mirovan bi şewazekî hunerî bîne pêşberî civakê. Fakat niyeta me ew e em mesela wan meselê hatinî gotin hindeka bi şekle cuda bîne ziman hunerî. Bi sînemayê mesela sînema bîna neynûkeke ye. Tu ku çi pêşa neynûkê de mesela kêmasiyê te an jî zêdebûnê te de te nîşan te aynen وسا سینما جی حقیقت انسانان دتا پیش جاوه انسانان مثلا که ماسی وانج دتا پیشوان که مثلا اگه انسان اگه هاش حقیقتت خواه نبتن نشد پیشوه بچد ممکن نینه گره منو هاش حقیقت خواه بتن سینما باید تشته گله مهمه پیشتی که فیلمین Aytekin جالی هن مهرجانن فیلمان و هاتن عجباندن وی جبو فیلما چاران دست به خبات کر لبنده کو فیلم آویا هری داوی به مجارا آزادی در بکوه پیشبری فیلم هزان عارف اصلان دنگ امریکا وان لإيطاليا وكنت زانن جو جبروشا كورونا قد كرنا چونو هاتني نها دركتيه لبلي موزخانه هدي دري خلبر خلكي ميوانا فكريه لبدجي لروما بايتختا إيطاليا لوی د پیشنگهک یا هنری و بویه ناوی نا تکنیک د هنری ده گو ایتالیا بخوجی جهکی گلکی گرینگ د هنرا شیوکاری ده و یا پیکرسازی ده که هفدور الوی راپورتی بنرن
هێندەی نەماوە کیژۆڵەکەی نێو تابلۆکە لە چوارچێوەکەی بێتە دەرەوە. ئەم تابلوێ لەلایەن مامۆستای هوەری هۆڵندی ڕامبرانتەوە دروستکراوە لەبەرەوەی بە شێوەیەکی نەئاسایی سەیری بینەران دەکات. تابلۆکانی لە پیشانگایەکی نوێدا لە گەلەری نیشتیمانی هوەری دێرین لە ڕۆما بە ناوی چرکەساتی بینەر نمایشکرا. ئەم پیشانگایە ئاهەنگ دەگێڕێت بۆ ئەو کارە هوەریە مێژویانەی کە دیواری چوارەم تێک دەشکێنێت و تابلۆکان ڕاستەوخۆ سەیری بینەر دەکەن لەبری ئەو نێوەندە دووریەی کە زۆربەی تابلۆ ئاسایەکان هەیەە. جیاوازیەکە ئەوەیە کە ئەم پیشانگایە کەوا بڕیار بوو لە 2 مانگی 12 ساڵی پاردا بکرێتەوە، بەڵام بەهۆی بەردەوامی سەپاندنی کۆتوبەندەکانی ئەم پەتایەوە هێشتا بەڕووی خەڵکدا داخراوە. حکومەتی ئیتالیا لە 6 مانگی 11ەوە هەموو مۆزەخانەکانی داخست و تا ئێستاکەش دووبارە نەکراونەتەوە. کۆمەڵێک ڕۆژنامەنووس لەلایەن دەستەی کارگێڕیەوە بانگەشتکراون بۆ بینینی تابلۆکان. لێپرسراوی مۆزەخانەکە میکایل دیمۆنتێ دەڵێت پێشانگایەکی لەم شێوەیە جۆرێکە لە پارادۆکس لەبەرەوە پێشانگاکە تایبەتە بە ئامادەگی سەرەکی بینەرانێکی بەرچاو. لە ڕاستیدا تاکە شتێک کە لە ئێستادا دیار نییە ئەوەیە لە کۆتاییدا لە پێشانگاکەدا ئامادە نیە بینەری ڕاستەقینەیە کە هیوادارین بە زووترین کات بگەڕێنەوە. نمونەیەکی باشی ئەو تابلۆیە تابلۆی گۆرسیانۆیە، تابلۆی ڤینۆس مەریخ کۆبیدا. مەریخ پەردەکە لا دەدات بۆ ئەوەی تەماشایەکی ئەستێرەی ڕووتی ڤینۆس بکات، بەڵام ئەو جەنگاوەرە مەزنەکەی بەلاوەگرنگ نییە. لە ڕاستیدا ئاماژە بە دیمەنەکانی دەرەوەی تابلۆکە دەکات. لە دەستی پۆستەری من تۆم دەوێی مامسام دەچێت. کۆبیدیش تیرەکەی خۆی دەگرێتە تەماشاکاران و لەگەڵ ئەستێرەی ڤینۆسدا هاوکار دەبێت بۆ لە خشتەبردنی بینەر. لە فیلمی سالۆمەی گیدۆڕینی شازادەی پەرتووکی پیرۆز بە دەربڕینێکی شیرین و بە بەراعەتەوە سەری بڕاوی یوحەنای بابتیست لەسەر سینیەک پێشکەش بە بینەران دەکات. مۆزەخانەکانی ئیتالیا نزیکەی 5 مانگ لە ساڵی 2020دا داخران و بەو بۆنەیەوە سەدان هەزار سەردانی کار و ملیۆنەها یۆرۆیان لەدەستدا. مۆزەخانەکان لەم مانگەشدا هێشتا بە داخراوی ماونەتەوە، بەڵام بە پرسانی مۆزەخانەکە هیوا دەخوازن تا کۆتایی مانگ ڕێیان پێ بدرێت جارێکی دیکە مۆزەخانەکە بکەنەوە. لە مەسرێژی ئەڤ لێگەرینا تشتێن ئەنتیکە و تشتێن دیرۆکی خەباتên گۆ li ser dibê 5 û 4 peykerên ji text ve hatin peydakirin. Ev peykerana vedgirin 3000 sal berî zayînê. Kap hevdûr binarin bê rola wan û giringiya wan çi di dîroka Misrê û ya mirovan de. وڵاتی میسر دۆزینەوەیەکی نوێ و بەرچاوی شوێنەوارە دێرینەکانی لە گۆڕستانی سەقارە لە باشووری قاهیرە یاشکرا کرد. دۆزینەوەکە 54 تابوتیدارینیش لە خۆ دەگرێ کە مێژووی بەشێکی زۆریان دەگەڕێتەوە بۆ سەردەمی شانشینی نوێی میسر لە 3000 ساڵ پێشستادا. زاهی حەواز شوێنەوارناسی بەناوبانگی میسری کە بەڕێوبەرایەتی دۆزینەوەکەی کردووە دەڵێ یەکێک لە دۆزینەوەکانمان گۆڕی شاژنێکە بە ناوی نێت کە هاوسەری شاتێتی یەکەم پاشای بنەماڵەی شەشەمی فەرعەونەکان بووە لە نزیکەی 4200 ساڵ پێشستادا. دەستکەوتێکی گەورەیە کە لە سێبەری کۆنترین هەرمی میسردا دۆزیوانەتەوە، بەڵام هەڵکۆڵینەکانی من بۆ دۆزینەوەی شوێنەوارەکان لە نزیک هەرمی تێتی یەکەم پاشای بنەماڵەی شەشەم بوو کە مێژوەکەیان دەگەڕێتەوە بۆ نزیکەی 4200 ساڵ لەمەوە پێش. گرنگترین شت کە دۆزیمانەوە پەرستگایەک بوو لە نزیک هەرمی شاژندا. لەناو پەرستگاکەدا ناوێکی نوێ دۆزرایەوە بە ناوی نێت کە ژنی پاشا تێتی بووە. ئەمەش بەشێکی بچووک بۆ مێژووی ئەو شانشینە کۆنە زیاد دەکات. یاری و پەیکەر و دەمامکی کۆنیش لەم شوێنەدا دۆزراونەتەوە، بەڵام دۆزینەوەیەکی تری گرنگی ئەم شوێنەوارە دێرینە پاپیرۆسێکی 5 متری بووە کە دەقی کتێبی مردووەکانی لەسەر نووسراوەتەوە. هەروەها دۆزینەوەی بەرچاوی دیکەی 22 ستون بوون کە هەر ستونێک تابوت و مۆمیای تیادا بوو. لە ستونێکدا 54 تابوت و هوەری ناوازەمان دۆزیوەتەوە و هەروە پاپیرۆسێکمان دۆزیوەتەوە کە درێژیەکەی 5 مترە. پەیکەری گەورە و ئەو یاریانەش کە میسرەکان کردویانە دۆزیمانەتەوە و هەروەها چەندین بەڵگەی ناوازەشمان دۆزیوەتەوە. وەک تەورێک کە هی سەربازێک بووە هەموو ئەو شتانی کە دۆزراونەتەوە مێژووی سەقارە و شانشینە نوێەکانی میسر دەنووسنەوە. لەم ساڵانەی دواییدا میسر بەو هیوایە کە سەرنجی گەشتیارانی زیاتر بۆ وڵاتەکەی ڕاکێشێت کە لە ئیستادا بەهۆی کۆرۆناشەوە تووشی زیانێکی زۆر بووەتەوە، زانیاری زۆرتر لەسەر دۆزینەوەی نوێی شوێنەوارەکانی پێشکەش بە دەستگاکانی ڕاگەیاندن دەکا. ژمارەی گەشتیارانی وڵاتی میسر لە 13 ملیۆن و 100 هەزار گەشتیار لە ساڵی 2019دا
دابەزیوە بۆ 3,500,000 گەشتیار لە ساڵی 2020دا. بەفراوی نووری دەنگی ئەمریکا. بەڕەوشا ڤیروسا کۆرۆنا مەدید گۆنها هونەرا سەر دیواران یا کۆلانان گەلێکی پێشکەتی و گەلێکی بەلاو بوویە ji ber مۆزەخانە هاتە نگرتن لە پایتەختا ڤەنزوێلا ژی تشتێکی گەلێکی باڵکێش li ser دیوار هاتی چێکردن کاب هەفتور بنەرن بێ کات چیرۆکاوی چی. لە پایتەختی ڤەنزوێلا تابلۆکێش باتسوورا وێنەیەکی سەردیوار بۆ شارەکەی زیادەکات دەبوو چاوێکی بە خەندەی دیارترین وەرزشکاری وڵاتەکەی. نیگاکانی هیوا و خۆشەویستیان لێدەبارێ لەو وڵاتەی بەدۆخێکی قورسدا بەهۆی پەتاکەوە گوزەرە بێت. وێنەی یاریزانی ئۆڵەمپی براوەی خەڵاتی زێڕینی ڕاکردن یۆلومار ڕۆژاس. ئەمڕۆ وێنەیەکی سەردیوار دروست دەکەم. قسەم لەسەر شوناسی ئەو کەسە نییە. لەگەڵ وێنەکەی باسی ئەو بەروبوومەش دەکەم کە لە فەنزویل لای دایکدا بەرهەم دێت. هەروەها ئەویش ئاڵاکەمانی لە دنیادا بەرز کردوتەوە. لەم سەروەختەدا یۆلیمار بە یەکێک لە کەسایەتیەکان دادەنرێت شایستەیە ئەم وێنە مۆڕاڵی بۆ بکێشم. وڵف فانسالەزار نێوبانجێکی گەورەی لە ڤەنزوێلا پەیدا کردووە بەهۆی وێنەکانی سەردیوار کە تێیدا تەکنیکی سپای بەکاردێنێت. وێنەکان پاڵەوان و خەڵکی ئاسایی لە هەمان ئازدا دەکێشێت کە لەم کاتی پەتایەدا خەڵک لە گێژەنێکی ئابووری قورسدا دەژین. ئەمە ڕێگەی منە بۆ سیاسەتکردن بێ ئەوەی خۆم بدەم لە قەرەی حیزبەکان. کاری کەسێکە بۆ شارەکەی ئەو شارەی کە زۆر خۆشم دەوێت. وێنەکەی تاکە یاریزانە ئۆڵمپیەکانی بەستۆتەوە بە تافگەکانی ئینجیڵەوە کە شوێنێکی ناوداری ڤەنزوێلایە. لای باتسوورا ئەو خانمە نمایشی ڕۆحی گەورەی ڤەنزوێلە دەکات لە جیهاندا. تابلۆکێشەکە کە لە جیهاندا بە باتسوورا ناسراوە لە زۆر وڵاتانی دنیا بانکێش کراوە تاوەکو دیوارەکانیان بۆ جوان بکات. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا. بنەرە نێژال vê demgiştin dawiya vê xelekê hettanî xelekeke din hay wejwe hebe tenduristiyeke baş ji we re dixwazim her şad bin.